ئەوە بەرهەمەکانی خۆماڵیە بۆ زستان ئیشکی دەکەین هندێکیان سەوزەکان لێ دەکەینەوە وەک بڵێ بۆ شلە بەکاریان دێنین وشکەکان ئەوانەش وشکیان دەکەین بۆ زستانێ تەماتە و وەک بڵێ لەتکە تەماتە و لۆبیا و ئەو شتانە وەڵایی بە وشکرایی باشترا ئەگەر بتانی وشکیکەی بەس ئەو سەوزانە یشک ناکرێ بەس ئەوانەی کامڵ بوون ئەوانە وشکیان دەکەین بەس ئەو سەوزە وشک ناکرێ وەڵایی بۆ وشکردنەوە ئاوا تەماتە و بڵێ ئەوەی وایە هەنجیر وشتی ئیشک دەکەی بۆ زستانێ کاتی هەناروشتی لێ دەکەیەوە دەیکێ سرکە ئاوا وەڵایی ژیانی ئێستا وەک بڵێ وەک ساڵان نییە وەک ساڵانی زوو بڵێ وەک گەورەکانمان تۆزێکی فەرق کردووە بەس زۆریش نا لەخوای بە زیاد بێ خەڵکی لادێمە زۆر خۆ بەخۆ پێکەوە چاکە وەڵی جا ئیوان نەخوارد بە و ڕەشی دەکەین جستانێک کولە کەوشتی پێ لێ دەنێن جاروبارەیە ساواری پێ لێ دەنێمە من دەنا منداڵەکە هیوا ناخۆن و ئێستا و ئەری وەڵا بۆ دۆڕۆنێش بەکاردێ بەڵام من لێی نانێم دۆڕۆنێ لێ نانێم منداڵەکەم ناخۆن و ئەگەر نەشی خۆن بۆ چ لێنێ ئەگە میوانە شتێک هەبێ دەنا لێی نانێم هیچ شتێکی لە شتی ماڵاتەکەینە بە هیچ حازر ناکەی پەنیری دەکەین شیرێژگا دەکەین و ئەوەن دەشتن حازر دەکەین و شتی ماڵاتی ئەوەندەیە لێرە ژن یارمەتیەک دی دەدەن ئێستا من بە دوو مانگان جارێکی ناین دەکەم ئەو ژنە جیرانە لەگەڵم دەکەنەوە کچێ مام حەسەنی بووکێ ماڵە مام حەمەدی ئەرێ وەڵا عەیبی نییە ژن یارمەتیەک دی دەدەن پیاو یارمەتیەک دی دەدەن ئەرێ وەڵا عەیبی نییە هەرچ کەسێکی هێیشی هەبێ جارە هەرەوەزەیەکیە ئیشەیەکی هەر ئیشێکی هەبێ بە هەرەوەز دەیکە یارمەتیەک دی دەدەن بەهاران پایزان بۆ گەڵێ